خێرا خێرانجلیکانە و دەبەکان بۆ پێشەوەی ڕیزەکە دەجوڵێنرێن و تا دێر ژمارەی دەبەکان زیاتر دەبێت کە گوزارشتە لە زۆری ماڵە سارد و بێنەوتەکان. ئێستا هاوڵاتیانی شاری سلێمانی لە بەنزیخانەکاندا بۆ کڕنی دەبە یەکنەوت سەرەیان گرتووە. ئەو هاوڵاتیانە دەڵێن پارەیان پێنیە و ناچارن بە قەرزیش بێت 20 لیتر نەوت بکڕن تا منداڵەکانیان لە سەرمای سەختی زستان بپارێزن. زەوەلای قەرزم بۆ کردووە ئیتر مەجبوری تۆ کە ماڵ و ماڵت هەبوو نابێنەوە شتابی کە سوودەمەنی من خۆم احتیاجی داراکەم بەزای مناڵەکەمی داراکە مناڵەکەمی دارا ناکەن مەجبورم قەرزی بۆ بکەم. ئەمە بەشی 5 ڕۆژمەکە 15-16 هزاری پێیە یعنی توانم نییە بچم بڵامچم 600 خێزانم بۆ خۆ دەزانیتر من کار و کاسم حساب موچەخۆرم. بەڵام ئەوەی سێکە هەیە لە بازیان ئەم لەوتە هەیە یانە بەڕاستی هەیە بۆ تۆزعانیە بۆ فرۆشتن بە بازار هەیە لە بازارە بۆ فرۆشتن هەیە. سیقە هیچ قەیرانە هیچ قەیران نییە هیچ شتێ نییە هەمووی سیاسەتە. لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما و ساردی وەرزی زستان ئامێری پارە و لیتر ژمێری وەنزیرخانەکە ڕەحم بە هاوڵاتیان و ساردی ماڵەکانیان ناکات و بەردەوام دەبێت لە حسابکردنی 575 دینار بۆ هەر لیترێک لە نەوتەکە. ئەگەرچی هەرێمی کوردستان بووەتە پەناگەی زیاتر لە 2,500,000 ئاوارەی سووریا و عێراق، بەڵام بەهۆی خراپی گوزەران و نەبوونی سوتەمەنی هاوڵاتیانی هەرێم خۆزگە بە حاڵی ئاوارەکان دەخوازن. ئێمە بە 575 ئەفرۆشین ئێستا وەڵاهی دەگمەنە سە بۆی بنا ڕۆژە کابرا هاتووە دەگزیزێکی پێەیە دەبێکی 10,000 داری پێ یە قسە بە حکومەت دەڵێ ساحەبی ئەم حیزبانە بین ئاوامان یەکەوە ماوەیش بە بەرمیلەمان کڕی ئێستا بووین بە دەبەی 20 ماوەیش کە بین بە 5 لیتریش ساحەبی ئەم دوو حیزبە بین کە ئەو بغدا مفلیسە ئەوە مفلیسەکەی بەغایە ئەوەت حاڵی کووردە حاڵی برا کوردەکانمانە وەڵا ئاوارە بوومایە باشتر بوو وەڵا ئاوارە بوومایە باشتر بوو ئاوارە بوومایە باشتر بوو وەڵاوە بێ بەڕڕووی قایدی بکەیتەوە مەسعود بەرزانی مام جەلال یەشێتی و پارتی ترم دوانەیە خۆ لەم دوانە گەورەتر کوێیە لە وڵات. پارێزگای سلێمانی بۆ دابینکردنی نەوتی سپی پێویستی بە 1,250,000 لیتر نەوتە تاکو بتوانێت بۆ هەر ماڵێک بەرمیلێک نەوت دابین بکات، بەڵام لە ماوەی ساڵی 2016دا حکوومەت تەنها 1 لیتر نەوتی بۆ هاوڵاتیانی سلێمانی دابین نەکردووە. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیان بە بەرمیل سەریان دەگرت بۆ وەرگرتنی نەوت، بەڵام ئێستا بەهۆی بەردەوامی خەیرانی دارایی و پێدەدانی موچە و شکستی حکوومەت لە سیاسەتی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ وای کردووە ئەم هاوڵاتیانە کە ئێوە دەیبینن لە باتی بەرمیلێک نەوت خەو بە دەبەیەکی 20 لیتری نەوتەوە ببین و ئاواش سەرەی بۆ بگرن. بەشێکی زۆری ئەم هاوڵاتیانەش کە لێرەدان باش لەوە دەکەن کە پارەی کڕینی 20 لیتر نەوتیشان نییە. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.